دەیانوت کۆتایی هاتووە بە خەڵکیان دەوت تەوتیم بکەن هەژماری من مەکەن هەژماری منیان لەو خەڵکە کردبووە دێوەزمە ئێستاش خۆیان لە موچەخۆرانی داماو کردوتە کە ڕێی شەربەت هەژماری من ئەو پڕۆژەی زۆرترین موزایدە و دژایەتی کرا حەکایەتێکی دوور و درێژ هەمووتان بێگومان زۆرتان لەسەری بیستووە بەڵام ئەزانن بۆچی نەک لە بەرەوەی پرۆژەکە باش نییە نەک لە بەرەوەی کارەکە بۆ خەڵک جێی مەترسیە نا چونکە تەنها بیرۆکە و پرۆژەی سەرۆگۆزیرانی کابینەی نوێیەمە بۆ خزمەتی موچەخۆران بەبێ جیاوازی خوا پێشەوەی هیچی دیکە بڵێم گوێ لەو خەڵکە بگرن فەرموو لێرە لە ئیدارەی سلێمانی وتیان گوایە پڕی مەکەنەوانێ و ئەم هەژماری منە ڕۆژێ دە ئیلغا بێتەوانێ بەڵام دوایی بە مروری زەمان سیرەکەی وایە نەبوو ئەو خەڵکەیان چاواشە کرد ئەنجاکە و خەڵکەشیان چاواشە کرد ئێستا هەم خەڵکە هەمووی بە یەک جار سێرەکەی چی مۆزەفە چی موچەخۆرە پڕی ئەکاتەوە خۆ من بە دەرنیم لەوان منیش هاوڵاتیشی ئەم نیشتیمانم مەجبورم وەکو خەڵکە بڕۆم پڕیکەمەوە کاک تووبرایەتیمان ئەوە وەزعە ئۆباڵی ئەو خەڵکە ئێستا لە ملیشەیە ئەوانەی هاواریان دەکرد هەژماری من تەواو بووە یان ئەوانەی فێڵیان لە موچەخۆران کرد و گوتیان کاکە نەکەنە ژماری من موچەکانتان دەدزێ مەبەستیان هەژماری من بوو کە موچەی موچەخۆران دەدزێ کەچی خۆشیان بوونە پەرلەمانتار لەسەر پشتی ئەو خەڵکە هەژارە و بە دزیەوە فۆرمی هەژماری منیان پڕ کردەوە لە هەموو دنیادا بوونی هەژماری بانکی یەکێکە لە مافە سەرەتاییەکانی تان تەنها بۆ ئەوە بەکاردێت دوو فلسی تێدا پاشەکەوت بکەین یان موچەکەتی پێ ڕاکێشی کەچی لای ئێمە کرایە پرسێکی چارەنووساز و نیشتیمانی زۆری شم هاوار کرد پاشان سەرزار و بنزاری هەندێک کەسی موزایدە چیە بوو هەر تەوتیم بوو هەتا لیستی هەڵبژاردنیان بەو ناوەوە دروست کردبوو بەڵام شکور هۆشیارە خەڵک دەزانێ مەبەستیان خەراباتە ئێنەتیجە چی بوو تەنها هەندێک خەڵکیان چاواشە کرد ئێستاش لە ترسی ئەوەی بەغدا قوتی خۆیان و منداڵەکانیان نەبڕێت ئاوا سەرایان گرتووە بۆ دەرکردنی کارتی هەژماری من ئەزان بۆوتم بەغدا ئەم هەژماری منە بە فەرمی لەلایەن وەزارەتی دارایی عێراق و بانکی ناوەندی و هەموو حکوومەتی عێراقەوە دانی پێدانرا دوایەوەی مەسرور بارزانی نامەیەکی ئاڕاستی دادگای فیدراڵی کرد و ئەوانیش بەڕوون و ڕەوان گوتیان هەموو بانکێک کە مۆڵەتی لە بانکی ناوەندی هەبێت ئاساییە مامەڵەی لەگەڵ بکرێت و فەرمانبەران موچەی لێوەربگرن موچەخۆری ئازیز وەرگرتنی موچەکەت حەقێکی یاسایی و شەرعی خۆتە بە نووسراوی فەرمی وەزارەتی دارایی بەغدا کە مانگانە داوای لیستی موچە و زانیاریەکانی ئێوە دەکات دەبێت هەژماری بانکی دەبێت چونکە لە هەموو عێراق داوایە بۆیە بە دەرکردنی هەژماری من پارێزگاری لە گیرفانی خۆت دەکەی بژێوی ماڵ و منداڵی خۆت مەکە بە قوربانی کەسانی مزایدەچی و فێڵباس کە لە پێشی تۆ موچە زۆرەکەیان بە هەژماری من وەردەگرن بینیشمان لە ماوەی ڕابردووە چێ و چێ پڕیان کردەوە وەسەلام